كرم أبو هردوكم لأنه تواني حكومتي أبو سمي آخر زمان بريم سمي همو روشبوش بو همو سربقر بو كرا همو برسي لدستي آرا بو مارهبو دوبو مارهبو سيبو مارهبو يقبو آخر زمان لو قلنا يخوما آخر زمان بام يختار لو قلنا يختار إلى بام ما بكسل ما گەنجەکان هەوەی خەریکی مەڕداری و شتیوا بوو هەبوو تاکتاکە پێشمەرگەشی تقریبان سەلمانێک پێشمەرگەشیان هەبوو یعنی عالم لە قەلەقدا بوو عالم هەبوو منداری فیرار بوو ناوە ناوە قووەت دەهات تەحەڕی دەکرد خەڵکەکە چی کرد و هەرێکە و لە ماری خۆی وەکو کونەک لێیدا بوو کونەکە ئەگەر تەنگا وایە دەسوەنایە و مەرجێکی ها بە یعنی شتێکی لێ نەکرا بە خەڵک نەچووبە زۆر لێ ئێوارەی ڕۆژی 26 هەشتی جەماعەتی ڕەبایی جاشان هەبوو بە ماتۆری هات گوتی ئەگەر فیرارتان هەیە بڕۆن لە گوندی نمێنێنیان بێنەکنەما یان لە خۆیان بڕۆن قوتێکی زۆر دەرەچی ئەو شەو لە منتقەی ممکنە ئەزێتتان بدەن و بگیرێن گوتیان قواتێک دەردەسی سبەینێ کە ئەوەی نەفەربی دەیگریتن لە بۆ ژێ شاوی ئەمە ئەو ترسەڕێک کە لە منتقە لە هەمووی هەرمەنە لە گوندەکەی مەبیتن بە تایبەتی ئەو کاتی 40 ساڵ بوو وەڵا هەستایرمان کرد تێزەکە لە سوێسۆری ڕاوەستا بوو وتیان زەلام ئەوی دەڕوا با بڕواتن ئەمە دیتمان لەسەر خانی قووەتەکی زۆر لایەتی هەبوو داهات لۆ لای مەنتقەیما ئەو قووەتە داخل نەبوو ڕاوەستا حتا نزیکی مەلابانگدانی کون و من هەبوو بەڵام خەڵکەکە دیار بوو لەبەر ئەوەی زۆر بوو گوندەکە هەموو بوو زەیقەتی گوتیان کاکە دەرچن ئەمیش بەخۆم فیرار نەبوو هیچ مشکلەم لەو مشکلەکەی من ئەوە خزمی گوندی هەموو ڕۆژ بوو برام ڕۆژ بوو ئەمۆزام ڕۆژ بوو نەمدەفانی لە گوندی ئەمن دەگەنج لەگەرم بوو تقريبا 16 عبد صارك دو لو بيني مغرب عشاء بو هم خربونا وكان دسينا زوج ئەو خەڵکەش کە ئەوهای زانی وەزعەکە ئەوهایە هەمووی لە ترسان هەرا چێوەچ و زورگەکێ لەمە نێزیکە سۆز بگەسەر جەماعاتی مەباقرتەی هەمووی ڕۆیشتن چوونە زووج بە شەو زوجیش هیچی لێ نەبوو ئللا تەبقە قەسەری لێبوو هیچکەنە هەموو ڕۆیشتن لە ئەو زورگە هەتا پێشی بەیانیان عالم ڕۆی مندارەکانیشمان ڕۆیشتن دوو کوڕی سوبران بوو کوڕی خۆم بوو
دوو برامی تێدا بوو، دوو ئامۆزامی تێدا بوو. إناري من أوسع قصتي داب أو عبد الله علي أحمد عيسى عبد العيس محمد حمد أو أوسع قصتي داب ئەمە چار کەس بووین لە مارەشە ڕۆیشت بووین. کوڕێ من بوو، کوڕێ مامم بوو، برای پیاوەکەم بوو، هەر سێکیان بوو، هەر سێک پێکەوە ڕۆیشتن. بام يختار لو قلنا يختار إلى بام ما بكسل ما ئەمن بوو، ئەمیری کوڕم بوو، عەبدوڵڵا بوو، جا کەمال بوو، ئەو ڕۆستەمە. چونە زۆر گەزراوی بیرێکی هەیە لەسە بیرەکە مەتارە شت و ئاومان برد بوو. هاتین مەتارەکانمان پڕ بکەینەوە، ئاو لەگە خۆمان بین و ئەو دی بڕۆی. ئەو دی و ئارەتی هەیە، شاخ و ماخی باشی هەیە، وتمان دەچینە ئەوێ بن شاخی هەیە، ئەگە کۆپتەریش بێ دەچینە بن شاخەکان نامابین. گەنجەکان گوتیان تەماشای گوندی دەکەین، زان قووەت کو دەورەی گوندی گرتیە. ناکرێن نابین نەکەن، گوتیان پاڕانەوە دەچین. یەکی بە تەمەنتر لە خۆم لە گەرمدا بوو، ئەویش گوتی قەیدی ناکە خۆ قووەت بە شەو نەهاتیە. وەلا چوو گوتی دەوەرە ئاچوش وەرە، گوتمە لای پێم ناخۆش بوو، گەنجەکان تەم پەت کرد، پێم خڕ نابنەوە. نەمانزانی خەڵکی کەس هاتیە. بەسە بستێککەتین تەماشای گوندی دەکرد، گوتی تۆزی لێیە، گوتم تۆزەکە سەعات مەڕەوە. ئێستا چقووە دیار نییە. جێم لە گڕەکی بوو، گڕە دەهات. لەگە نوێژ سبەینێ ئەمە نانم دەکرد، گوتمەم کە مندار دێنەوە ماندینە با ئیسراحەت بکەن. ناومارمان چەمەندۆ بوو، ناومارەکەم شوشت و نانم دەکرد، تیارە دوو تیارە لە دوو یەکدی هاتن. ئەمە لەسە خانی بین گوتم بۆ خوای تارەوە هات چیژێ چ بکەین؟ خواوەشی ئێستا کۆل حال لێرەداشم ئەو هادانیژم ئەو هەڕوون لە هەولێرێ بوو. قووەت هات 6 تیارە هات لوم. سبەینێ سعات 6 تارە گەیشتە سەری. ئەم نەمزانی هاتم دەمزانی وتیان وەڵا جێژەکە نهاتە گوندی والا زووجە. وڵا قۆتەگلەوێ بگوتمەرێدا. هەر سێکمان درێژ بووین لە قۆرتەکەی، ئەو ناوی مەولود بوو، سەری بە سەری منوە بوو، عەلیش سەری بەکەم پێی منەوە بوو. قسمەشیش لە خوارێ لە دامەنی زوورجی بوو، لە ناو پەرێزەکە قومەتە قەسەریە بوو، دەڕاستە دووری بوو، چونە بن قومەتە قەسەرەکانە کە کۆپتەرەکە هات. کە هاتین لێرە ئەمن لە خۆم هاتمە ئەوم لە زوورگەی، ئەو وەختی ئێرە تۆکرا بوو، دوورا بووە، وەڵا وەشی خەڵکەکە دیتی کە تەیارەکان کوڕ گوتیان خۆتان بشارنەوە تیارە هات. کە هات ئەمەش پەرتەما کردا، خۆمان لەو جۆمانە شاردەوە، تەبان ئەسای ناشێتەوە لە بە کوفتەی خۆمان شاردەوە. وڵایەتە سوورا لێدای پەرێزیان ئاگر تێبەردا. ئێمەش لە بن قەسوور و هەندێک لە ناو کەند و جۆ مشتیوان ئاگەرەکە دەسووتا و قووەتەکەش لەسەر زوورجی بڵاوە پێکرا بوو.
والبدايات لمنو للرستمي ده أول رمي لوي ده سري تفريش كدنيهشت الكراوة اللي دام لقوري ده استاذ ولا يزال ديارة أديري ده كديت أو خادي يزل كده ورقوم من هرنش الساعة هو بيه كسنا هي بدأ يخم كجرام لم طبعا نبدأ تاني برام أمرزام كجرا نم طوال هست لەوێ ڕادەست پێ کرد دۆشکەی بەناو جۆمێدا هینە هەتا سەر لە سەریمە ئاوا بوو ڕەت بوو وڵا بۆن سۆلە کەپوم دەرچوو کوشمەکە بسوێنی ئەمن هیچم پێ نەکرد گوتم مەولود نەترسای مەولود جوابی نەبوو کورە مەولودە تو ترسای لۆ جواب نادە سەرم کەیت و چام کردی مێشکی بەسەر دەستم پڕایە هەر ڕمیان دەکرد و دەهاتن دەچن ڕمیان دەکرد و دەهاتن دەچن زۆرمان ئەوەلدا نانهێش دەلام بچین لۆ زووری گوتیان دەتان کوژن تارە لێ دەدا لە زەلامەکانی دەدا ئەمەش هەوڵمان دەدا بڕوو گوتمان دەچین قەیدی ناکە بە ئەمەش بکوژرێن بەرانەچنێ هەندیکردمان نەوێران بچین وڵا وەختێک جوندی گەیشتنە سەرمان زیڕاندیە کاتە پێش و کشاوە گوتی یەک نییە سەیە هەر سێ مردیە ئەمیش سەرم کەیت کردەوە گوتمە من نەمردیمە نەما هەرستان خۆمان تەسمیت کەن عسکەر بوون هاتن چار عسکەر بوون هاتن چاران بوون بە سەد زورگ دەهاتن چاون پێیان کرد گوتمە سن با خۆمان تەسمیت کرد خۆمان تەسمیت کردن الحەق عسکەرەکان دەنجیان نەکرد بە زابتەکە هات تعدای لێ کردن هەندە جونمونی پێداین و ئەوجا جیران زیل و میل هاتن مەیتان خڕە کردەوە نەفەرەکانیان نەگرتەوە ئەمیان هایتینە ناوت ئەم لەگە مەیتان سوار ببووین ئەمەیان هینا فەیلەکە وڵا ئەمەیان هینا خوارێ ئەمنیان بردە ناو ئیسعافی ئەوەندەی بەبەردەستیان کە لە زووی جیما بوو ئەوەی بریندار بوو ئەوەی هەرکە ڕزگاریش بوو بریندانە بوو هەمووی جیرە ئەمەیان بردەوە کن جەماعەتی خۆمان لە چێ گیرا بوو گەیشتنەوە ناوەوە خەبەر هاتەوە گوتیان جێژ لە زووجی لە فیرارانیاندایە هەمویان کوشتینە و جێژەکە ڕۆیەوە وەڵا قووەتەکە شڕ بوو شڕ نەبوو ئەمن دۆلکە ئاوەکم برد لەگە بەرداغەشی لەگە بەسێ و ئامینێ هەرسێکمان لەو زووجی ڕۆیشتن ئامان پێبوو وەڵاوشی تارەکان ڕۆیشتن ئەجە ئەمە چوویت ئەوجا قووەتەکە سعاد و گەڕاوە عالەمەکە ڕۆی منی لەو زورگەنە گوتمان دەچین ئاویان دەدەینێ خنکانە لە تێنا تارەکان تەوا عالەمەکان خلاص کرد
هەموو مندار بوون هەموو تەلەبە بوون. وەشی سوین نێزیک زووجی بووین قووەت ڕۆی سوین گەیشتینە زووجی لەوێن دەرێ لە ناو قەسەرەکان دەگەڕاین. ئەمن گازم دەکرد هەمزە زۆرە فازل کە زیار نەبوو جێ پێیان دیار بوو خیڕژا بوو. دەنگە دەنگەکە هەستن قووەت ڕۆی نەبێرە لەس گوتمانەوە جاشەکانم فێرمان لە یەکە دەیانوێت با ماکر بەترسان نەوێرە دوای ئەوجا ئافرەتەکان هاواریان کرد کورە هەستن ئەمەی ناکرد ئەوزاما هەست ساز ڕۆژ خەڵکەکە هەمووی ڕۆژش بەسەدا هەبوو ڕۆناشی تێدا نەبوو. کاتەشی محەممەد لە ناو قەسەری هاتە دەرێ هاواری کرد گوتی قووەت ڕۆیی گوتمان ئەه داچی گوتی ڕۆرە ئەدی عەلی گوتی دایە ئاگام لە عەلی نمایە کەس ئاگای لە کەس نمایە نازانی چێمە چێ کوژرایە. یەکی هەولێرە هات پێی گوتین گوتی عەلی فەرهاد کوژرایە بەس گوتی لەکن داکت و بابتوان مەرێ. کوڕێ من تارە کوشتی بە تارێ قەلبی نما بوو لەسەر زگ ڕاکشا بوو دەستی هاوز بەسە سەریە دەستی شکا بوو چاوی نما بوو ئەو کوڕم شەهید کراوە ئەویت کەشم لە نیوچەوانی حکوومەتی بە لێدانێ کوشتیان. خەڵکێکە هەستاینەوە ئەومان کرد بە داد و فیحان و گریان و ئەولا ئەوەی بە بەردەستمان کە تو گەڕین لە دەور زۆرکان ئەو بردمانەوە هەندش منداری نەبوو نەدەزانی ئەو مندارە کوژرایە ژیرایە ئایا خۆی لە جێ شاری تۆ بزرە. دوو کوڕم چوو بوو کوڕکم هاتەوە یەکەم کوژرا کوڕێ سوبراسم دوان بوون یەکەکیان کوژرا یەکیان هاتەوە. وڵای درە من هەرستامەوە ڕۆین مەمەیتە دیتم کوڕەکەم لێرە هەیە سەری نما بوو ئەوێ هی نما بوو هەر یەک لێ هەر ئەوەندەم دیت لە زووی دیار کە کوژرا بوو زیاتر نەمدیت. خەبەر هاتەوە گوندی گوتیان عەلی کوژرایە و فەرهاد کوژرایە و عەبد کوژرایە و ئەڵڵا کوژرایە عیسا کوژرایە و ئەوانە گوتیان هەموو کوژراتە. حتا ڕۆژاوا لە زۆرگەی بوویان ڕۆژاوا بابم سیارەکی لە دوو مەنار وتی وەرە بچینەوە بریندارین گۆ دەنازەین گۆ هەمووی وا لە هەولێرێ. زانیمان کوژراینە ماینەوە هەتا سبەنێ زیرانێکمان مەلە بەمدانێ گوت وەرگتان بەمە هەولی وەش چوین مەتەکەی لێرە لە جمهوری بوو کوچەن کاکە وەرمەیتەکان بین وەڵا چوومە بەخۆم مەیتی برای خۆم لەوێ تاکە پێراوش لە بوو بێش ئامۆزایەکەشمان لێ سێ ڕۆژان نیانداینەوە لە پاس سێ ڕۆژەکەی ئەو دەماگو بین زرانزەکانمان بدەنەوە دەیانگو برێن تەیارەی ئێران هاتێ لی داینە. هاتینە فەیلەقی مقدمە تاقیبی برێن تاقاتی دەکرد وتی پێ دەرێم ئەوەی لێت سوال دەکەم بەڕاستی جوابمدەوە ئەگەر نا دنیای ڕۆ نابینی وتم وەڵڵاهی ئەحەد وەهابی ئەوەی لێم سوال کرد بەڕاستی جوابدەم وتە ئەو تارەی لەنگۆیدا ئێرانی بیان عێراقی بوو وتم عێراقی بوو وڵا خۆی تووڕە کرد وتم لۆ خۆ تووڕە دەکات و بە منت گۆڕ ئەوەی لێت سوال دەکەم بەڕاستی جوابمدەوە ئەمن بەڕاستی جوابی تو دەدەم عێراقی بوو عەلەمی دیار
بێسەر و سۆراغین کەسمان نازانە مەرکەتینی چێمایە چێ نمایە شەش ڕۆژ ڕۆژی هەفتەی ئەمەیان هینا تەزنیت وڵامیان بەردا تەسفیریان کردین لۆ مەرکەز تەدریبی مووسڵ هەموو متەخەلیف بووین نەچوو بووینە پێش سێ ڕۆژ جازەمان وەرگرت هاتینەوە جەماعەت گوتیان کەینێ بچینەوە گوتم ئەنگوار کەس لە خۆڕە گوتیان نایەوە تۆ مەش ناچینەوە کەس نەچەوە کو هاتینەوە ئەو هاتنەوە بوو جەنازەکان ماهینەوە وەش کاتی جەنازەکانیش ماهیناوە تقریبان هەفتەی پێسوو ئەوانەی گیرابوون پاش هەفتەی بەربوون لە زووجی 12 نەفەریمە شەهید بوو 12 نەفەر باقرتەی بوو چاریش خشاغڵوی بوون مەیتەکەمان هیناوە مەیتەکە دار و بەرد هەرستا پێیان نەدەکرا قەبری بە دەستی لێدەن بە سوفەریان لێدا دنیام بنیامە لێ خڕبوو زاهر تاهر فەرهاد تاهر کوڕێ مژنم لۆی نابوو 4 مانگونی بژنم لۆی نابوو بووک بەزیما لە پاش کوڕێ بووک زجێ بوو کوڕەکی بوو کوڕەکەی ئەوتانە لە ڕۆخە خۆتی عەلەم هەموو ژن و زەلام پارچەی لە خۆ کردەوە ئەو ڕۆژە زانی ڕۆژەدی چەند سەخت بوو پێشی گون تێکدانی 65 مار بووینەوە لەو وەزعی هەرکە بەسەرمان هاجیانێکی زۆر سەختمان هەبوو ڕۆژانە کۆپتەر لەسەر سەرمان بوو هەتا نەمان دەتوانی بچینە قەبرستانی هەتا مەغریبدا نەهادوایە لە دوای مەغریبە جا دەمانتوانی بچینە قەبرستانی ئەنی ژیانێکی هەتا برێ سەختمان هەبوو بەرام چاریشمان نەبوو چاومان لە جێیەکەی خۆمان بوو دەرمان لێ بەر نەدەبوو هەتاوە بوو تێکیاندار کە تێکیان بەر ناساری هاتین ئێرخوانەوە هەفتەی هەفتی 87 گوندەکە تێکچوو ئەو کاتی بابم دەرکەی کردەوە چوو هاتەوە گوتمان بابە چوو گوتی تەبلیغیان کردنە دەرێن گوتن تێکەچی بام هە تقریبا ساعت نیوەشی بە بام زەفتە لێدا لە کاتی شۆفەر لێدان ئیتر پەرچ بڵاومان پێکەت هاتینە لای هەولێر و ئەوانە گوندیان لێیان خواردین و دەربەدەریان کردین و کوڕیان کوشتین و خانیەکان هەموو بەسەردا کۆر کردینەوە هەموو شاشمانە ناوترم بێری هەندێک هاتە پەنا دیواری هەولێر و هەندێک چۆ ناوکاو لە چی و ئەمە هاتی نەمەعمەلە قەدرێکی چەند گەورەیان لێ کردی کوڕم نەما ئەلاو دوو کوڕەمە بوو